گەشتی هاڵەونەرەکانی ئەمڕۆمان تایبەتە بە ساڵیادی کۆچی دوایی هونەرمەند و شاعیر حەمە ساڵە دیلان بۆ ئەو مەبەستەش میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر دڵشاد عەلی نووسەر و کاک دانادارە بەڕێوەبەری گروپی هونەری کوردستان کردووە. بەخێر بێن دووبارە. دکتۆر ئەمێ سەرەتا لەوە دەست پێ بکەم. دیلان چەندین جار زیندانی کراوە، تەنانەت زۆربەی شعرەکانیشی لە ناو زیندانە نووسیوە. تا چەند لایانی سیاسی کاریگەری لەسەر دیلانی شاعیر هەبووە؟ سەرەتا سپاس بۆ بەڕێستان و بۆ هەموو ئەو هاوڕێیانی کە ئەمیادیان ڕێخستووە. لە ڕاستیە کە باسی دیلان بکەین دەبێت دایمە لە سێ بازنا بیبینین، وەک تێکۆشەرێکی سیاسی، خەباتکەرێکی سیاسی، وەک شاعیر، وەک هونەرمەندێکی دەنگخۆش. چونکە ئەم سێ بازنەیە کاریگەریان لەسەر یەکە بۆ بەیەکەوە لەکاون. بۆ یەکەم جار لە تەمەنێکی زۆر کەمی لاوی 1970 ساڵیە لە دوای ڕاپەڕینەکەی تشرینی 1948 ئەگیرێت و لە بەندیخانەی کەرکووک ئەمێنێتەوە. لەو ڕۆژانە دڵزاری شاعیر باسیەکە ئەڵێ ئەو ورەی بە ئێمە ژەبەخشی. لەو کاتا سەر بە هیچ ڕێکخراوێکی سیاسیش نەبووە، ئەڵێ جاربەجارێ دەنگی لێ هەڵەبڕی لە ماوەی دەقەیە دوو دەقەیەکە بە شعرێک، بە دەنگێک، بە گۆرانیەک کی بە سرودێک ورەی ئەیایەوە بە ئێمە. هەر لەو کاتەوە پەیوەندی کردووە بە ریزەکانی پارتی کۆمەنیستەوە و تەنانەت لە ساڵی 1950 لێرە لە سلێمانی دڵزار سەرۆکی با بڵێن ڕێخەر یا بەڕێوەبەری ئەو شانەیە بووە کە حەمە ساڵح دیلان و لەگەڵ گۆران تایە بوون. مایەوە تاکو ساڵی 1950 طبعاً لەو کاتی کە لە ریزەکانی پارتی کۆمەنیستا بوو، هەمیشە دایما وەک زۆر لە کۆمەنیستەکان دایما سۆزی بۆ کورد و کوردایەتی لەگەڵ بیر و باوەڕە مارکسیلی لیزمەکەی زۆرجار لە یەکیانەیە. بۆیە تەماشاکەین شعرەکانی ئەو قۆناغەی دایما هەست و سۆزی کوردانی خۆی ون نەکردووە لە ڕاستیە. تاوای لێ هەر لە ساڵی 1950 لەگەڵ کۆمەڵێک کادری ئەو سەردەمەی پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی خوا لێ خۆشبوو دکتۆر کەمال فواد هات ناو پارتی دیموکراتی کوردستانەوە و لەوێ درێژەی بە خەباتیە. تاکو ساڵی 1972 لە ڕاستیە لە ساڵی 1972 لێرە زویر بوو لە بەهۆی ڕەفتاری هەندێ لە کاربەدەستانی سلێمانیەوە زویریان کرد، دڵیان ڕەنجان. ئەو دڵ ڕەنجانە مایەوە تا ساڵی 1976 لە ساڵی 1970 جارێکی تر بە دەنگێکی شعری سیاسی نوێ هاتە ناو شعری کوردیەوە. بۆیە دایما ئەڵێن شێوازی گۆڕی دکتۆر مەبەستایلی شعرەکانی. بەڵێ تەنانە شێوازی گۆڕینەکەی هەر لە سەرەتاوە. ئێمە دیلان وەک شاعران وەک کاکەی فەلاح، وەک عین هێبێ، وەک کامەران موکری، وەک هەردی، ئەمانە دایمە دانین بەنەوەی گۆران. بەڵام تەماشاکەین دیلان لە ناو هەمویانە تاکە شاعرە کە بازنەی ئەو ڕێچکەی گۆرانی شکان و بە ستایلێکی نۆ بە شێوازێکی نوێ هاتەوە ناو شعری کوردی. تەنانەت لە ساڵی 1970 کاتێکە بزوتنەوەی ڕوانگە دروست بوو، تەماشاکەین دیسانەوە هاوشانی ئەوان شێوازی شعری خۆی گۆڕی بە شێوەیە کە دەنگێکی شعری هەر تایبەتی هەبوو لە دوای هەفتاکەوە لە پاڵ شاعرانی ڕوانگەش. دکتۆر دوور لە لایەنی سیاسی دیلان لە چەندین بۆنە جەختی کردوێتەوەی کە ئەو شاعیرە نە گۆرانی بێش لە کاتێکدا گۆرانیەکانیشی هاوشێوەی شعرەکانی لە لای خەڵک دەنگدانەوەی خۆی هەبووە. باڵێ یەکێ لە تایبەتمەندیەکانی دیلان ئەوەیە کە باش لەوە گەشتووە کە شعر بۆ خۆی هونەرێکی دەنگیە. شعر چەندیش بنووسرێتەوە دەبێ هەر بخوێنرێتەوە بە دەنگەوە بخوێنرێتەوە سەوت و ئیلقا. جا بۆیە بەڵێ بۆیە هەندێک لە شعرەکانی بە بۆچوونی من پێشتر بە ئاواز لەدایک بوون لە لای، واتە ئاوازەکەی دروست بووە لە لای دیلان. بۆیە تەماشاکەین هەندێک لە شعرەکانی
مۆرجێکی تایبەت بەخۆی دکتۆر بێگومان هەندێک لە شعرەکانی تەماشاکەین ئەو تۆنەی کە هەیەی ئەو سترێسی کە لەسەر هەندێک لە وشەکانێتی لە دەقێکەوە بۆ دەقێکی تر ئەگۆڕێت تەنانەت لە بیتێکەوە بۆ بیتێکی تر لە کۆپلەیەکەوە بۆ کۆپلەیەکی تر ئەگۆڕێ بەپێی هەڵچوونی سۆزەکەی بەپێی دەربڕینی سۆزەکەی بۆیە دیلان لەگەلێ لایەنەوە زمانێکی تایبەتی خۆی هەبووە وێنەی شعری تایبەتی خۆی هەبووە و تەنانەت ئاوازی شعری تایبەت بە خۆی هەبووە ئەمانە بۆیە ئەڵێن تا ئێستا دەکرێت دەیان لێکۆڵینەوە لە هەموو ئەو بوارانەی شعری دیلانە بکرێ جا بۆیە پەیوەندیەکی پتە و هەبووە لە نێوان دیلانی شاعر و دیلانی هونەرمەند و دەنگخۆش ئەگەرچی تاوان هۆی ئەو زویربوونەی کە پێیخۆش نەبووە وەک هونەرمەندێکی گۆرانی بێژ ناوی ببرێ هۆکێگەڕێتەوە بۆ هەندێ تانوتی ئەملاو ئەولارە ڕاستیە بەڵام گۆرانیەکانیشی هاو شێوەی شعرەکانی دەنگدانەوەی بۆ لە ناو خەڵکە بێگومان نەکەن خۆی جەختی کردوتەوە مەسەل ڕاستە فەرمووی تەنانەت یەکێ لە ڕۆشنبیرەکانی ڕۆژهەڵات عەبدولقادر لە باخی ئەڵێ ئێمە لە پەنجاکانە گۆرانیشمان بەهۆی دەنگی دیلانەوە ناسی لە ڕۆژهەڵات کاتێ ئەو شعرەکانی گۆرانی ئەکرد بە گۆرانی و شعرەکانی خۆشی ئەکرد بە گۆرانی بۆیە دیلان هەرزوو هاتە ناو ئێمەوە پێش گۆران هاتە ناو ئێمەوە لە ناو هونەربەندان و ڕۆشنبیرانی ڕۆژهەڵاتیشە دکتۆر جان ئەگەڕێم وڵا دەگە دەرفەتە بێ کاکدانا تا چەند گرنگە ڕێکخرا و دەستگا کولتوری و ڕۆشنبیریەکان بایەق بەم جۆرە بۆنانە بدەن بە تایبەت شاعیر و هونەرمەندە مەزنەکانی گەلی کورد بەڵێ ئێمە گروپی هونەری کوردستان ماوەی سێ ساڵە بێدا مەزراوین لە شاری سلێمانی و مۆڵەتەکەمان لە وەزارەتی ڕۆشنبیری وەرگتووە بەڕاستی ئێمە هەست بە مەسئولێت دەکەین کۆمەڵی کوڕکسی گەنجین لە شاری سلێمانی لە ئێستا زۆر بە زەرور مانزانی کەم یادە بنرخێنین و سەبارەت بۆ پرسیاری بەڕێزە بەڵێ زۆر گرنگە ڕێکخراوەکان مەزراوە کللتوری ڕۆشنبیریەکان بایەق بەم بە تایبەتی ئەوانی لە بواری ڕۆشنبیری و ئەدەب و فکرە ئیشەکەن مەرجە تایبەتە ینی ئەم یادانە لە یاد نەکەن بەڕاستی کەسێکی وەک مامۆستا حەمەد ساڵح دیلان ڕۆڵ و کاریگەری بەرچاوی هەبوو لە ماوەی ڕابردووە ئەوەیە توێژینەوەی لەسەر کۆڕی لەسەر ئەم کەسانە نامرن ئێستا هەستەکەم لە ناومانە ینی من بڕوا بکە ئەوەی کە بۆ نیشتیمان و خاک بژێ هەرگیز نامرێت بە دڵنیاییەوە لە ناومانایە و لە بیری ناکەین و ئێمە وەکو گروپێکی هونەری بە زەرور مازانێ و بە ئەرکی سەرشان مازانێ و کە ئەم یادە بەرز بنرخێنین ماڵێ کاکدانا ئەمێ پرسم دیلان سەرەتا لە شعرەوە دەستی پێکردویان گۆرانی یان ڕاستیە من لە مەسلەی ئەو پرسیارانە لە مامۆستای بکەی باشترە بەس بۆ مەسلەی ڕێکخرا و چیت پێ من لە خزمەتان پرسیارم لێم بکە بە سەرچاو زۆر سپاس دکتۆر جان نهێنی ئەوە لە چیە دیلان تەنانەت چەند گۆرانی بێژێکی تری مەزنی گەلەکەمان نەوە لە دوایەوەی گوێی لە ئەجرێت دیلان تا ئێستاش گوێی لە ئەژیرێت نهێنی ئەوە لە چیە ڕەنگە هونەرمەندان بتوانن لە من باشتر وەڵامی ئەو پرسیارە بنەوە بەپێی تایبەتمەندی ئاوازەکەی بە تایبەتمەندی وتنەکەی بەرهەمەکانی زیندون بێگومان زیندوتێکەشی هەل لەسەر ئاستی هەموو کوردستانە لە ڕاستیە بەڵگانی ئێمە زۆرجار من لە دیاربەکر هەندێک لە نووسران و هونەرمەندانی ئەوێن بینی دانیشتم باسی دیلانیان کرد وتیان ئێمە گوێ لە دیلان ئەگری زۆرجار لە ڕاستیات با بڵین تایپێکی تایبەتی خۆی هەبوو بۆ گۆرانی ستایل و ستایلەکەی و اینجا ئەیزانی دکتۆر شعری خۆشی شعرە بەڵێ بەس شعری خۆی شعری خۆی وی گۆران و شاعرانی تریش بڵێ شاعرانی تریش بەڵام ئەیزانی چ شعرێک لەگەڵ ئەو ئاوازە ئەگونجێکە ئەو بوویدانە خۆی بەدەنگی خۆی ئەوەش بەڵکەیە بۆی کە تا ئێستا وەک پێشتر ئاماژەما پێیا بە زیندوی ماونەتەوە بەرەم بێگومان ڕاستە جا توانە هونەرەکەی هێندەی توانە شاعرەکەی بووە وەک وتم کاتە دڵزار باز لە ئەوواکە کە لە گرتوخانی کەرکووک بەدەنگ شعری وتووە و کردوەتی بە گۆرانی وەچێ گۆرانیەکەی پێش شعر بوو بێت چونکە پێش شعریش کۆمەڵی چیرۆکی دووسیوە بڵاو پێش شعرەکە بۆیە
دەنگەکەی پێش اینجا لە بنەماڵەیە کە باوکی یەکێک بۆ لە هەرە دەنگ خۆشەکانی سلێمانی ئەوەش کاریگەری هەبوو بێگومان لە خێزانێک بووە کە هونەردۆز بوو دەنگ خۆش و هونەردۆز بڵێ هەر ئەو دەنگە بۆ وای لێ کردووە کە دیلان یەکێک بێ لە کەسە خۆشەویستەکانی سلێمانی و کوردستان لەسەر ئاستی هەموو چین و توێژە کۆمەڵایەتیەکان کە بە بازارە ئاگەڕا دیلان هەموو خەڵک حەزیانە کرد چاکوچوەنی لەگەڵویستی ناو خەڵک بووە بەڵێ بێگومان بۆیە خۆشی کەسایەتێکی کۆمەڵایەتی بووە دکتۆر کەسایەتیی کۆمەڵایەتی بووە لەبەر ئەوەشە تەنانەت خۆشەویستی بۆ نەک سلێمانی و بۆ کوردستان خۆشەویستی بۆ گەڕک و کۆڵانەکەشیان هەبووە خۆشەویستی بۆ کەسانە بووە کە ڕۆژێ لە ڕۆژان دڵسۆز بوون بۆی یارمەتیان ناوە باز زۆر جار کە باسی گەڕەکی گاورانەکاڵە گەڕەکی گاورانی خۆمان هەرە ئەو خۆمانە بۆ خۆی ئەو سۆزداری و پەیوەندێ سۆزداریە بە خاک و بە نیشتیمان و بە وڵات و بە کەسەوە ئەگەێنێ بۆیە دیلان مرۆڤ دۆز بوو کورتپەروەر بوو تا دوا چرکەی تەمەنی یەکێک بووە لە کوردە پاکە دڵسۆزەکان دڵنیایی بۆیە هیوادارین دایمە یادی بکرێت بەڵێ کاکدانا وەکو گروپی هونەری کوردستان پرۆژە و پلانی داهاتوتان چییە؟ بەڵێ وەک پێشتر ئاماژەما پێیاکە گرنگە ڕێکخراوە کللتوریەکان بایەق بەم جۆرە بۆنانە بدەن بەدڵنیایی مەبەستم پرۆژە و پلانی داهاتوتان چیە؟ بەڵێ لە ڕاستیە ئێمە لە هەرێمی کوردستان سندیکای هونەرمەندانمان هەیە بەڵام ئەمە تەواوکەری هەموو ئیشەکان نیە هەمووی بەجێبێنین بۆ سندیکات چەند کۆمەڵە و ڕێکخراوێکمان هەیە کە لە بواری ڕۆشنبیری و ئەدەبە ئیشەکان جگە لە سندیکا بەڵێ جگە لە سندیکا و کە ڕەبتیان بە سندیکاوە نییە ڕاستەوە خۆ سەر بە وەزارەتی ڕۆشنبیرین و ئەمە بەڕاستی ئەمانە ئێمە و ئەوانیش زۆر گرینگە ئەمانە بپارێزن دەستی پێوە بگرن ئەمە بەشێکە لە کولتور بەڕاستی ئەو بەڕێزانە ئەو شاعیرە گەورە و گرنگانە کە لە ڕابردووە ژیاون ساڵانە یاد کرێنەوە لەسەر کرێ نەک جگە لەوەی ساڵانە یادکرێنەوە ئامادەکاریکی زۆر باشی بۆ بکرێ یعنی واتە 3-4 مانگ پێشەوە بە باشترین شێواز ینی پێی ئێوە بێکە شاعیرەکە ئەوەنە گەورە و مەزنە حەقی جێ خۆی بگرێت بەڕاستی ئەو یادە لەبەرەوە ئێمە وەکو گروپی هونەری کوردستان کار و پرۆژەی داهاتوومان لەم ساڵا خۆتان نەزانن 2 مانگمان ماوە نەمان لەبەردەستان نەماوە ئینشەڵا پێشەنگای شێوەکاریمان لەبەردەسایە بەڵام لە ئێستا زۆر بە زەرور مازانی ئەم یادە نەڕات ڕاستە سەرکەوتوو بن دکتۆر دوو کتێبت لەسەر دیلانی مەزن هەیە هەڵبەت توێژینەوە و باڵێ ئەگەر بە کورتی ناوەڕۆشی کتێبەکان ببوورە کەمی ماوە دەفەتمان پێێنە سەرەتا ئەوەی ڕاستی بە لە پۆلی چواری بەشی کوردی بوو بەڵێ یەکەم تێکەڵاو بوونم بە وەک لێ کۆڵینەوە لە هێڵدیلانە لە ئامادەکردنی راپۆرتێکا بوو ئەوە سەرەتایەک بوو سەرەتایە بوو ساڵی فراوان و 1970 بەڵێ دوای ئەوە لە ساڵی 1970 یەکێتی نووسەران بانیان کردم لە بەغا لێکۆڵینەوەیەک هەر لەسەر دیلان پێشکەش بکەم ئەو لێکۆڵینەوەیە دواتر کۆڕی زانیاری کردی بە کتێبێکی بچووک بە ناوی دیلان شاعیر و ئازادی خواست دواتر کاتێکە لە دکتۆرا وەرگیرام هەر پێم خۆش بوو چونکە ئێستا کاری زۆر مابوو لەسەر دیلان بکرێ نامی دکتۆراکەم لەسەر دیلان بە ناوی دیلان و تاقیکردنەوەی شعری ئامادە کرد و دوایی دەستگای سەردەم چاپیان کرد بڵاو کرایەوە ئەویش ئەو ساڵە شکل یادێکی دیلان لێرە کرا دیسانەوە لێکۆڵینەوەیکی تایبەتم هەر دەربارەی دیلان پێشکەش کرد بۆیە بەردەوام ئەکرێ کاری زیاتری تیا بکرێت